ئەو پیاوە چێە؟ عەلی حەمەساڵح لە ئەمریکا هێناویتیەوە و بە شان و باڵیدا هەڵدەدات و ئاگای لێ نییە بڕوانامەکەی ساختەیە. پێشتر ناوبانگی ئەو کەسەتان گوێ لێ بووە چی لەبارەیەوە دەزانن؟ پایتەخت میدیا دەستی بە زانیاری نوێ و نەبیستراو گەیشتووە. هێرش عەبدوڕەحمان ئەو کاندیدەی بەرەی هەڵوێستی عەلی حەمەساڵحە کە بەردەوام بە شان و باڵیدا هەڵدەدرێت. بەڵام پایتەخت میدیا بە بەڵگە بۆتانی دەسەلمێنێت کە ئەو کەسە چۆن بڕوانامەکەی ساختە کردووە و لە ناوەندەکانی خوێندنی ئەمریکا هیچ ناوێک نییە بە ناوی هێرش عەبدوڕەحمان کە خوێندی بێتی. بەپێی بەدۆدەچوونێکی پایتەخت میدیا لەبارەی بڕوانامەکەی هێرش عەبدوڕەحمان لە ناشنال ستودنت کلیرینگ هاوس ئەو دامەزراوەیە بە چەندین خاڵێک وەڵامی پایتەخت میدیای دایەوە و بە ئێمەی ڕاگەیاند هیچ ناوێک نییە بە ناوی هێرش عەبدوڕەحمان کە لە زانکۆکانی ئەمریکا خوێندی بێتی. ئەمەش دەرخەریەوەیە کە ئەو بڕوانامەی هێرش عەبدوڕەحمان هەیەی ساختەیە و پێی دەچێت تەنانەت خودی عەلی حەمەساڵحیش سەرۆکی ئەو بەرەیە بەم کاری کاندیدەکەی نەزانێت. هێرش عەبدوڕەحمان بەر لە گەڕانەوەی بۆ کوردستان کاری وەرگێڕانی لە کۆمپانیای سەب کۆنتراکتەر کردووە و ئێوارانیش بە ناوێکی ئەمریکی کاری تەکسی کردووە. ئەو بربژێرەی بەرەی هەڵوێست کە بە کەسێکی دیار لە ئەمریکا دەناسرێت و بەردەوام لەلایەن سۆشیال میدیاکانی عەلی حەمەساڵح و بەرەی هەڵوێست باسی دەکرێت. لە قۆناغی ئامادەیی باوکی لەلای مام جەلال واستەی بۆ دەکات تاوەکو کارێکی پێ بدرێت. دوجار بەهۆی ئەم واسیتەیە لەلای قوبات تاڵەبانی وەکو کارگوزار دادەمەزرێت و دەست بە کار دەکات. پاش ماوەیەک هێرش عەبدوڕەحمان پەیوەندی سۆزداری لەگەڵ ئافرەتێک دەبەستێت کە خاوەن مێرد و منداڵ بووە. هەر لەسەر ئەمەش هاوسەری ئەو ئافرەتە سکاڵای لەسەر تۆمار دەکات و دەچێتە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم بۆ ئەوەی سکاڵای خۆی لە دژی بربژێرەکەی بەرەی هەڵوێست بگەینێت و دواتر کێشەکەی گەورە دەبێت. ئەمە جیالەوەی ئەو بربژێرەی بەرەی هەڵوێست تۆمەتی هێنانی ئافرەتی لەشفرۆشی بۆ شوێنی حکومی لەسەر بووە. بەهۆی ئەم سکاڵایە و دوای دەستگیرکردنی قوبات تاڵەبانی لە کارەکەی دەری دەکات و دووری دەخاتەوە. کەچی دوای 6 ساڵ لە بێکاری و دوورخستنەوەی لە تەواوی کایەکانی سیاسی عەلی حەمەساڵح بەهۆی پەیوەندی کۆمەڵایەتی و ناسینی دەیگەڕێنێتەوە وەکو کەسێکی دیار و ژیر دەیناسێنێت کە لە ئەمریکا ژیاوە و خوێندوێتی تا کار گەیشتە ئەوەی بربژێری بکەن. ئێستا هێرش عەبدوڕەحمان دوای چەندین ساڵ و دوورخستنەوەی لەلایەن قوبات تاڵەبانی دووبارە لە ڕێگەی عەلی حەمەساڵح و بە شێوازێکی دیکە دەیوێ بگەڕێتەوە کوردستان و خۆی وەکو سیاسیەکی گەورە بە بڕوانامەیەکی ساختە نیشان بدات.